ئەبێ مرۆڤ بزانێ ئەرکی خۆی چییە، تۆ لە چیا خۆت دەبینیتەوە، ئەبێ لەو وارەدا خزمەت بکەی. ئەم چوارینانە بەڕێزان هەر ئەو زمانەیە کە ئێوە قسەی پێ دەکەن و هەر باسی ئەو ڕووداوانەم کردووە کە لە نێو کۆمەڵگاکەماندا ڕووی داوە لە پێشینانەوە کە ئەوان خزمەتیان کردووە، ئێمەش وەک قوتابیەکی ئەوان، وەک شاگردێکی ئەوان ئێمەش دەستمان داوەتە ئەم ئەدەبە. هیوادارم توانی بێتم خزمەتێکم بە ئەدەبی کوردی کردی بێ، مڵۆیەکی بچم خست بێتە سەر خەرمان. ئێمە هەموومان لێرە گەشتیارین، هەندێکمان خەوتووین، دەبا کارابین ئالەم گەشتەدا، چونکە سبەینێ لێی بەرپرسیارین، وریابین تەمەن بە فیڕۆ نەڕوە، هەرچیش کە ڕۆیی نایەتەوە دووە. من و تۆ دەبێت چاوەڕێ بکەین، دادگایی بکرێن لە بارەگای خوا. وەکو یاریگا ئەم دنیا وایە، یەکێ هێرشبەر یەکێ لە دوایە، یەکێ ناوەندە یەکێ گۆڵچیە، سەرکەوتن هەر بۆ خاوەن بڕوایە. یەکێ بەهێزە و یەکێ لاوازە، یەکێ جەنگ فرۆش یەکێ خێرخوازە، هەر هەمووی هەوڵی بۆ سەرکەوتنە، کێ شایستەیە و ڕێگەکەی وازە. ئەگەر بتەوێت دوجار سەرکەویت بۆ ئەنجامی باش بەڕێ بکەویت، چالاکی ئیمڕۆت بۆ سبەینێ بێت، دڵنیایت ئەدرێت هەرگیز نەکەویت. هەرگیز نەواچی هەروێم خاسەنا، میوان و کاری ئانەی سەلەمنۆ، گفت و کردار قەد مەبۆ فەنا، ئێگەی چوو ئۆگەیچ هەر خاسەمەنۆ. تۆ خاسەکەرە بادەیش ئاویێرە، ئارۆ بۆ سەوای مانیاو سەیۆوە، بالوت بەرز نەبی بە نەرمی ویێرە، هەر چێوێشانی ئانە دریۆوە. کاری و مەکەرە وێڵ بە زلزانی، عمر و وەهاری دمایش خەزانە، با تۆ هەمیشە هەر ئاشتی کەری، کەسی خراپەکار گیل و نەزانە. بە هیز و سامان هەرگیز نەنازی، جە دەستش مڵەی ئەر نەڵ بۆ خەبەر، چەنین نەفامی نەکەری بازی، کەسایەتی تۆ ملۆ بە هەدەر. ئاگاڵ جەوێڵ بۆ باویر کەریوە، پەی چیشی ئامای پەی کۆگەی ملی، با پەی زەخمەکاڵ مەڵهەم بەریوە، ڕاگەی ڕاستگیری ئیتر نەشەوی.